لەسەرم بابەتە و لەسەر گرنگی یاخود بڵین کورتهێنانەکە و قەرزی دەرەکێکە بۆ هەرێمی کوردستان ئێمە میوانداری بەڕێز دکتۆر غازیمان کردووە، دکتۆر خەلیل غازی کە ئەندامی لیژنەی داراییە لە پەرلەمانی عێراق و بە شێوەی سکایپ ڕاستەخۆ لەگەڵمانە بێت. دکتۆر سڵاو لێبێ. دکتۆر ئەو قەرزە کە کراوە یاخود بڵین قەرزی دەرەکی بۆچی بە چوار پارێزگای هەرێمی کوردستانەوە یاخود بە هەرێمی کوردستان بە گشتی ناگاتە بڕی پارێزگایەکی عێراق یاخود ناگاتە کورتێنانی وەزارەتێک کە عێراق قەرزی بۆ کات و کورتێنانەکەی بۆ پڕکاتەوە، هۆکارەکەی چییە؟ سڵاو بۆ بینەر و گۆدارێت کوردستان ڕاستیش لای قەرزاوە چێت بێت قەرزێک دەرەکی ئەوێت کورتێنە تەرخانکردن بۆ پرۆژە غەدرێکە جۆر مەزن لە هەرێما کوردستانی تێتەکردن ئەو ژی قەرزێت نی گوتباف ساڵە هاتینەت بودجێدا بۆ پڕکردنا کورتینانێ بۆ پرۆژێت جدا جدا هەر یەک دینارژی بۆ هەرێما کوردستان نهاتیە تەرخانکردن ئەف خاڵە ژی میا نویسا و میا لیژنا دارایی دێ گەنگەشەکەن نسبەت قەرزێ دیوی کود بەردەوام ئەوی کو ساڵت بەری ببوون ئەف ساڵە توش میوەدیایتە 9 تریلیۆن 164 میلیار دینارە بتنێ 62 میلیار ئەنکود بنە 0.67 سەدێ ئەنکو 6.7 هزارێ بۆ هەرێما کوردستان ئەوەشی کوژمەکێک جارکێمە جێ داخەیە و پشتیمە دیفچوو کردی چەندی ساڵت ڕابووری هەر ئەف کوژمە بەردەوام بۆ ئەف ڕەقەمە نەهاتیە گواردن و بارەبترژی نەهاتیە ئەنجامدان ڕاستی ئەوەژی ڕاستی غەدرێکە یا دیارە سەرمە بەس نیکە پشتی ئەفریکەتنا چی بۆ گەر حکومەتە عێراقی ئەم بچین توندی ئەمشین پێز بەرگریش مافت خۆ بکەین وەرکو هەر شتێکی دەربەی چارچوبی یاسایە بتن ئەم ئەکید نەڕازی بین و دەکوکی سەرکەن حەتاکو دەست ببین. باشە دکتۆر ئێوە نوێنەرانی کورد لەوێن کۆبوونەوەکان بەردەوامە لیژنەی دارایی لە هەوڵایە بۆ ڕێخستنی یاخود تێبینیەکانیان بۆ هەموو ئەو کارانەی کە تایبەتە بە پرۆژە یاساکە کەواتە لیژنەی دارایی چی کردووە و ئێوە چیەکەن بۆی کە ئەو غەدرەی بەڕێستان باستان کرد بەسەر کوردستاندا نەسەپێت و نەڕوات؟ بله دەرباسکردنا بودجێ قویناوە یعنی قویناغ ڕۆتینەکە هەی دەست پێکێ خواندنا ئێکێ بۆ پشتینگی خواندنا دوێیە خواندنا ئێکێ پشتی تێدەکردن راپۆرتێک تێتە بەرهەفکردن ئەو راپۆرتەر خوێندنا دوێیە خوێندنا دوێ دەگۆهێ بین هەمی مداخلاتە هەمی تێبینێت هەمی پەرلەمانتارە حتاکو دومایش تێنجا پرۆژێکی یان دو ڕۆژایان پتر حتا خلاص بن پشتی ئەمە هەمی خلاص بن ئەم دێ لە لیژنا دارایی وان تێبینی هەمیە مناقەشەکەین و دیسان بۆ پێتوی ئەم دێ گازی هەمی ئەو دەستگەهێن پەیوەندیداش وەزارەتا و ئەنجومەنی وەزیران ئەم دێ گازیکەینە لیژنا دارایی حتا بشتین ئەوان خەلەتیا چارەسەرکەین ئەوی کوردشیان دابن و ئەمشین بودجێ پشتە وازیبگەهی نەدەنگدانەیەک و ڕەزامەندیە گشتی سەرەوی. باشە دکتۆر لەو یاخود لیژنەی دارایی پەرلەمان تێبینی ئامادە کردووە چەند تێبینێکی ئامادە کردو لەو تێبینیانە باسێواکە کە خەرجیەکە زۆر گەورەتر بووە و کورتێنانەکەش زیادی کردووە. چیەکرێت بۆ ئەمە لەگەڵەوەی کە تێبینی کراوە و دیاری کراوە چیەکرێت بۆ ڕێکخستنی ئەوە یاخود بۆ کەمکردنەوە دەستکاریەکرێن بەو شێوەیە پێشبینیەکەن کە پەسەند بکرێت؟ ئەس بینم ئەف کورتێنانە شکلیە تایبەت بۆ ساڵە 2023 2024 ئەگەر بارودۆخی جیاواز بیت چین ڕاست بکەین لێ بۆ ئەف ساڵە ئەف کوشت بێ 64 تریلیۆن و 500 ئەنکوەکەم درسی و 469 میلیار دینارە شکلیەش بەرکو نیبەکە ساڵێ چۆ ئەنکو ئەو کوژمە نایەتە مەزاقتن بۆ وان 6 هێوێ دەست پێکێ ئەم 5 هەیوا چاوەڕێیە دەست پێکە 6 ئەف بودجە بێتە جێبەجێکردن دیسان پرۆژێت ئیستیسماری و نزیکی 5 تریلیۆنانە
او جي هني صالة كده ناينة جبا جيكنا ناينة تمويل كنا لو ما كورتينانا بتر شكلية كورتينانا حقيقي دوماش قصالة ديال بيت كادي كامل ام توقعينا كين انكو ام بالشكل كده ام توقعيت كين كو او كورتيناج شيانت بجراسيد مدار زلت النبي تاني كنت بتا 23 تريليون. باشە دکتۆر لە تێبینیەکانە باسی یاخود تێبینیە کراوە کە باسی هەژاریەکە ڕێژەیەکی گەورەیە بێکاری هەژاری لە عێراق ئەمانە یاخود مەترسێکی گەورن لە عێراقا ئاستەنێکی گەورن لە بەردەم بودجەکەشدا لە سا 75 بۆ بودجێ بەکاربردن تەرخان کراوە و خەڵکێکی زۆریش چاوەڕێوەکە کە دامەزرێن داوای دامەزران نەکەن چۆن ئەم هاوکێشێ لەکریا خود چۆن هاوسەنگی کراوە لە نێوان دامەزراندن و چارەسەرکردنی کێشەی بێکاریە. راستی کێشە بێکاری چارچوبێ بودجێدا نایەتە چارەسەرکردن ئەوە تویا پلانێک و سیاسەتێکا زانستی هەبێت بۆ هەندێک و کەرتی تایبەت بێتە ئەکتیڤکردن و ئەو کەرتی تایبەت تنێ شیانت هەین وان گەنجا وان بێکارە کار بخن حکومت نشد حتی هر دامەزراندنی و گریبەستان گەل گەنجا بکەتن یان ئەم هێزەکاری وەکو دبێژین لەو ماتیبیا حکومەتە عێراقێ ئەگەر سەروێ سیاسەتێ بەردەوام بێت ڕاستی چەند ساڵێکی دی تووشی کارەساتا بین لێ تووشی هەندێ بین کو یا ڕێژە کورتینانی gelek بتر بێ ئەگەر نەشێن وان نەزاختنێت تنێ دامەزراندنێ بودجە نەشێ تەقدیەکەتن بودجە تایبەت جی داهاتیە نەفتێتیە یا دیر بتێنش دامەزراندنێ مەزاختنێت وێ ئانکو بەس بۆ ئاواکردنێ بتو پرۆژێت وەبەرهێنانێ حتا کو بشێن وی کەتێ تایبەت پشتەوانی لێ بکەن و بشێن خەلکێکی دامەزرین و کار بێت. بەڕێز دکتۆر خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق لەگەڵمان بووی سوپاس.